زۆربوونی ژمارەی بەکارهێنەرانی جگەرەی ئەلیکترۆنی کە بە ڤەیپ ناسراوە لەلایەن کەسانی خوار 18 ساڵ لە بەریتانیا حکوومەتی ناچار کرد بڕیاری قەدەغەکردنی بدات. بەهۆی نیگەرانی ئەنجومەنی شارەکانەوە حکوومەت هەنگاوەکە دەگرێتە بەر و دەیەوێت لە هەفتەی داهاتووەوە قەدەغەی ئەو جۆرە جگەرەیە ڕابگەێنن. بەهۆی ئەوەی ئەو جۆرە ڤەیپانە بە ڕەنگی سەرڕاکێش و تامی میوە دروستکراون، سەرنجی منداڵانیان لە وڵاتەکەدا ڕاکێشاوە. بە شێوەیەک لە هەندێک لە مارکێتەکان لە نزیک شیرینیەکان دانراوە بۆ ئەوی سەرنجی منداڵان زیاتر ڕابکێشن. ئەمەش کاریگەری خراپ لەسەر تەندروستیان جێ دەهێڵێت بەهۆی بوونی نیکۆتین تێیاندا. ئەم بڕیارە لە کاتێکدایە وەزارەتی تەندروستی بەریتانیا جگەرەی ئەلیکترۆنی بە تەواوی قەدەغە ناکات و هێشتا ناگاتە بڕیارەکەی وڵاتی ئوستورالیا کە تەنها پزیشک بۆی هەیە لە بری جگەرەی ئاسایی بۆ کەسانی جگەرەکێش بینوسێت وەک یارمەتیەک بۆ وازهێنانیان لە جگەرەکێشان. یەکێک لە بەرپرسانی حکوومەت بە ماڵپەڕی دەیلی تەلەگرافی ڕاگەیاندووە ڤایپی سەفەری تەنها منداڵان بە ئامانج دەگرێت و کاریگەری ژینگەی خراپ جێ دەهێڵێت بۆی حکوومەت دەیەوێت بنەبڕی بکات. ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند دوو کچی منداڵم هەیە و نیگەرانیانم کە ڕۆژێک ئەم ڤایپە بەکار بهێنن چونکە هەموو منداڵان بە ئامان گیراون. ئەو گوتیشی نامەوێت منداڵەکانم بەم شتانەوە فریو بدرێن. هەرچەندە حکوومەتی بەریتانیا چەند مانگێک لە مەوبەر ڕایگەیاند بڕی 1 ملیۆن ڤەیپ دەدات بەو کەسانەی کە جگەرە دەکێشن وە کاندانێک بۆ وازهێنان لێی، بەڵام کێشەی تەندروستی بۆ ئەو کەسانە دروست دەکات کە جگەرەکێشنین و ڤەیپ بەکاردهێنن. پرۆفیسۆر کریسویتی کە یەکێکە لە بەرپرسانی تەندروستی لەندەن ڕایگەیاند ئەگەر تۆ جگەرەکێشی ئەوە کێشانی ڤەیپ سەلامەتترە، بەڵام ئەگەر جگەرە ناکێشی ڤەیپ مەکێشە. بە بازارکردنی ڤەیپ بەمانەی وشە قبوڵکراو نییە. بڕیارەکەی حکوومەت لە سەرەتادا لە ئینگلتەرا جێبەجێ دەکرێت و دواتر بەرپرسانی سکۆتلەندا، وێڵز و ئێرلەندای باکوور بڕیارەکە بەڕێنمایەکانی خۆیانەوە جێبەجێ دەکەن. بە گوێرەی ڕاپرسیەکان ئەم ساڵ 11.6% منداڵانی تەمەن 11 بۆ 17 ساڵ لە بەریتانیا ڤەیپیان کێشاوە. ئەم ڕێژەیە لە ساڵی ڕابردوودا 7.7% بووە.